بوومەلەرزەکەی شەوی 29 مانگە زیانی مادی زۆری بەدوای خۆی دایەنا لە سنووری چەمچەماڵ. کاروان پیشەوەرێکی دانیشتووی ناحیتێکی سەر بە قەزای چەمچەماڵە و لە نزیک ماڵی خۆیان دوکانێکی شوشەچێتی هەیە. بوومەلەرزەکە زیانی زیاتر لە 10,000 دۆلاری بە دوکانەکەی گەیاندووە. کاتێک کە مەخزنەکەم کردەوە سەرم کرد شوشەیەکی زۆرمان شکا بوو. 3 ڕۆژ 4 ڕۆژ پێشووتر من باڵهەڵگرێکی گەورەم بۆ هاتبوو و پێشەوەش باڵهەڵگرێترم هەبوو. سەیرم کرد کە کاتێک هاتمێرە سەیرم کرد هەمووی شکا بوو. بەڕاستی من هیچم بۆ دەرنەچوو بوو تەنها شتێکی کەم نەبێ. چرکەساتی بوومەلەرزەکە زۆرینەی دانیشتوانی ناحیەکەی ترساندووە، چونکە جگە لە لەرینەوەی ماڵ و ئامێرەکانی نێو خانۆکانیان هاوکات دەنگێکی بەهێزی هەبووە. ئەوەش جۆرێک لە گومانی لای دانیشتوانی سنوورەکە دروست کردووە. بەشێک لە وڵاتیانی ناوچەکە دەڵێن ئەگەرچی بەدەگمەن بوومەلەرزە لە سنوورەکەیان ڕووداوە، بەڵام لە ڕابردووشدا هیچ کات لە کاتی بوومەلەرزەکاندا دەنگ نەبیستراوە. گوتم دنیا آخر بوو، خان و مان و هەمووی هاتە خوارێ بەسەرمانە. بگات چاتە خوارەوە کورە نازام دسەرە کەوەنتەر تا هەمووی قاپی کرایەوە کەوەنتەرەکە گشتی حەچیت یا بوو هاتە خوارەوە. چشتی وام نەدیوە بەخوا بە تەمەنی ئەمرم چشتی وان نەدیوە قەت. دەنجی هەبوو کاکە دەنگەکەی لەوەیان نەبوو بەخوا. بوومەلەرزەکە تەنها زیانی مادی بە خانووی هاوڵاتیان و فەرمانگە حکومەکان و مزگەوت و بەشێک لە دیواری قوتابخانەکان گەیاندووە و هیچ زیانێکی جانی لێ نەکەوتۆتەوە. بەڵام بە جۆرەی وتەی دانیشتوانی ناوچەکە ئەو گەڕەک و بینایانەی لە نزیک دامێنی چیای ڕۆژهەڵاتی ناحیەکەوە بوونە زیانی زیاتریان بەرکەوتووە و گومان دەکەن دەنگە بەهێزەکە لە چینەکانی ناوەوەی چیاکەوە دەرچوو بێت. ترس و دڵڕاوکێشی زۆری خستە ناو دەرونی خەڵکەوە. بۆیە منیش هەر لەگەڵەوە بەیانی سەردانی قوتابخانەکەم کرد کە سەردانی قوتابخانەکەم کرد بینیم کە زیانێکی زۆر بەر بیناکە کەوتبوو لەوەی کە دیوارەکانی تەقی بوون، لەوەی لە زۆری بەردی حەلانەکانی کەوتبوونە خوارەوە. سعاد 8 دقة بوومە کاتی بانگی یعنی دەستپێکردنی نێژی تەرایح بوو و مەلەرزەیەکی بە بڕێکی زۆر بەهێز یعنی بە سەوتێکی بە قووەت مزگەوتەکەیدا مزگەوتەمە مزگەوتی ڕەحمانە لێرە زەرەر و زیانێکی زۆری پێگەیان. بە جۆرەی ڕاگەیەنراوی بەڕێوەبەراتی کەژناسی و بوومەلەرزەجانی سلێمانی زەمین لەرزەکەی 29 مانگ بە گوڕی 4.6 پلە بە پێوەری ڕێختەر و بە قوڵی 10 کیلۆمەتر و لە دووری 27 کیلۆمەتر لە چەمچەماڵ و 30 کیلۆمەتر لە سلێمانیەوە ڕوویداوە کە چەقەکەی ناحیتەکێ دەکات. ڕزگار جەبارێ نارتی، ناحیتەکی کاکەمەند.